بێگومان دۆخی هەموو جەنگێک قورسایی خۆی هەیە لەسەر ئەو کۆمەڵگایی کە ڕوبەڕووی ئەو گرفتە ئەبێتەوە یا ئەو جەنگە ئەبێتەوە. قورساییەکە بۆ ژنان ئەکرێ بڵێن دوو قاتە لەبەرەوەی ژن لە هەمان کاتا کە دایکە کە خوشکە کە ئەبێ ماڵ بەڕێوە بەرێ لە هەمان کاتا بێ گرنگی بە مناڵەکان و کە سەلاوازەکان بە لە ناو خێزانەکەیدا لەوانەیە پیاوان لە دەرەوە بن لە کار بن لە جنگ بن ژنان پشکی کارکردنیشان بەرئەکەوێ و مێژووی جەنگە جیهانیەکان پیشانیاوە کە ژنان لە کاتی جەنگی جیهانی یەکەم و کاتی جەنگی جیهانی دومیشە ڕێژەیەکی زۆر لە ژنان ناچار بوون کە بڕۆنە دەروەی ماڵەکانیان کار بکەن لە پاڵگرنگیدان بە خێزانەکانیاندا. ئەمە ڕووکارە کۆمەڵایەتی و لە ڕووی کارەوە، بەڵام لە ڕووی دەرونیەوە بە هەمان شێوە جەنگ کاریگەری دەرونی قورسی هەیە بۆ ژنان و بۆ هەموو ئەو کەسانی کە ڕوبەڕووی ئەبنەوانێ. یەکێ لە گرفتە گەورەکان کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوانێ بەردەوام ژنان قوربانی دەرەجەیەکی جەنگەکانن لەبەرەوەی چی لە ڕووی جەستەیەوە چی لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی سێکشواڵەتی ژنانەوە ڕوبەڕووی زەبر و ڕوبەڕووی تونوتیژی ئەبنەوە. پێدا ئێمە لە ڕووی جوگرافیەوە لە شوێنێکە ئەژین کە هەر چوار لامانگیراوە و وەکو تاکی کورد لە کوردستانی باشوورە ئێمە هەست بە ئەمان ناکەین، هەست بە ئیستقراریەت ناکەین، چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئەمن و ئەمانەوە هەست بە سەلامەتی ناکەین لەبەرەوەی لە هەر شوێنێکە لە هەر بارودۆخێکە لەگەڵ هەر گۆڕانکاریەکی سیاسیە ئێمە وەکو چۆن تارگێتێکین بۆ ئەوەی کە بەر پیاکێشان بەر ئازار پێدان بەرداگیرکردن کەوینەوانێ. بۆیە ئەمە دۆخێکی دروست کردووە کە تایە هەست بە بێهیواییە هەست بە نەبوونی یارمەتی ئەەکەین لە ناو خۆمانە ئەو خەڵکانە یا حکوومەتانی کە وەکو یارمەتیش ئەیان بینین ئەزانین کە تەنها بۆ مەسلحەتێکی کاتی یارمەتیمانەیە بۆیە دۆخێکی بێهیوایی و بێ هەستی کە پێوترە بە ئینگلیزی helplessness کە هەستەکەی هیچ شتێک نییە یارمەتیمان بە لە ناو خەڵکان زۆر هەیە لە ناو ژنان و مناڵان کەمتر هەست بەم دۆخە قورسایی دۆخەکە ئەکەنەوەی کە چی ڕۆیە بەڵام هەست بە کاردانەوەی دۆخەکان ئەکەن کە چی تیانە ڕۆیە. وەکو باسم کرد بەردەوام لەوانەیە لە ئەو حاڵەتانەی کە ئێمە لە کلینیکە ئەیبینین لە دەرەوەی کلینیشکیشە کاتێکە لەگەڵ خەڵکی ترا ڕاوێژ و توێژ ئەەکەین ئەو ترس و هەستی ناسەلامەتیە هەست پێ ئەەکەین کە خەڵکێکی زۆر بێهیوانە هەست بە ناسەلامەتیەکەم بۆی کە ئێمە بۆچی لە وڵاتەیە ئەژین بۆچی تا ئێستا لە وڵاتایە ماوینێتەوە بۆچی کۆچ ناکەین بۆچی لەبەرەوەی ئەم ناسەلامەتی هەیە بێجگەلەوە ئێمە لە ڕووی ئابووریەوە جێگیریمان نییە ئەوەی کە فەرمانبەرە لە وڵاتەیە مافەکانی خۆی بەدەست ناهێنێت خەڵکی بەردەوام لە تەنگژەیەکی زۆرایە لە ڕووی مادی و لە ڕووی استیقرارەتی مادی بۆ خۆی و بۆ مناڵەکانی بۆیە هەندێک شت بێبەها کراوە خوێندن زۆر شتی تر بێبەها بووە لە لای خەڵک لەبەرەوەی ئەبینێت کە مناڵەکەی هەچەندە لەوانێ کۆلێژێک تەواوکە بەڵام ئەو حەقی خۆی بەدەست نهێنێ نەتوانێت کارێکی گونجاو بکە نەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکە بۆیە لێرە شاجارێکی تر ژنان لە زۆر کۆسپ و تەنگەژەیان ڕوبەڕوو ئەبێتەوە بەوەی کە چۆن بژێوی خۆیان و خێزانیان دابین بکەن زۆر کچ و ژنی گەنج ئەبینم کە خوێندنی تاوا کردو بۆنەوە بۆ بە کچی ماڵەوە لەبەرەوەی کارێکی دەست ناکەوێت یان لە بوارێکی ترا کار ئەکا کە بوارەکەی خۆی نییە یان خەڵکانێک ئەبینین خەڵکانێکی کەم کە لە ڕووی هەندێک کە بەناو کاری ڕیکلام و نازانم مۆدێڵین و ئەم شتانەیە کە بەبێ خوێندن کە بەبێ جوودێکی شخصی باش ئەگا بە کۆمەڵێک مەرتەبەی مادی کە ئەمە گەنجانی تووشی سەر لێ شێوان کردەوە بە کچانیش و بە کوڕانیشەوە کە ئەبینێ خەڵکانێکن جوودێکی وای نەکردو لە ژیانیا بەڵام خاوەنی زۆر شتە کەلوانێ ئەمان ئەگەر خوێندن تەواوکەن و ئیش و کارێ بکەن زۆریان بێت تا بگەن بەو شتانە ئەگەر لە ژیانیانە پێ بگەنیانە بۆیە لە دۆخێکی نائارام و نامستەقرای بەهاکان نرخیان نەماوە گەنج نرخ بۆ بەهاکان دانانێت سەر لێ شێوانێکی زۆر هەیە لە ناو گەنجە لە هەمان کاتە خەڵکیشمان هەیە کە ڕێگەی خۆی ئەدۆزێتەوە بەرەو پێش ئەچێ بەڵام بە شێوەیەکی گشتی سەر لێ شێوانێکی زۆر هەیە لەم کاتەیە لێرەیە ڕۆڵی پەروەردە زۆر گرنگە ڕۆڵی دایک ڕۆڵی نەنک ڕۆڵی پور لە هەمان کاتە ڕۆڵی باوک پیاوانیش گرنگە بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ یەکترا ئەکەن و چۆن پەروەردەی مناڵەکانمان ئەەکەین و چۆن خۆمان فێر ئەەکەین کە ئەو بەهانەی لە ئێستاە هەندێک خەڵک نرخی بۆ دانانێت گرنگی خۆی هەیە لە ژیانە وەکو تاک و مرۆڤەکان پێویستمان بەوەیە کە کۆمەڵێک بەهای تایبەتمان هەبێ کە لە ڕووی دینیەوە لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی
تاکی و کللتوریەوە کە چۆن ئەم شتانە ناسنامەی ئێمە دیاری ئەکاوە پێویستە ناسنامەی خۆمان بپارێزین. بێگومان بابەتی بە کاڵاکردنی ژنان و بابەتی زۆر بەکارهێنان و خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ ئەمە بەستانە شتێک نییە تەنها لە کۆمەڵگەی ئێمە ڕۆبا شتێکە لە هەموو جیهانا و ئێستا بۆتە گرفتێک، بەڵام لە کۆمەڵگەی ئێمەشا گرفتێکی گەورەترە چونکە ئێمە لە نێوان کۆمەڵگایەکە کە خۆ کللتور و دین و شتی تایبەت بە خۆمان هەیە لە هەمان کاتا کرانەوەیەکی بێ سنووریش ڕوویاوە. ئەمە وەکوتم سەر لێ شەوانێکی تووشی گەنجان کردووە. نامەی من بۆ گەنجان ئەوەیە کە خۆت بناسەرەوانە، ناسنامەی خۆت دروست بکە. ئەو شتانەی کە ئێستا ئەیبینی لەم کاتەیە لەم دۆخەیە کە کۆمەڵگا لەسەر لێ شێوانێکایە، ئەمانە شتە حەتمیەکان نین. تۆ ئەتوانیت لە خودی خۆتەوە لە ڕێگەی خۆتەوە زۆر شتی باش دروست بکەیت لە ڕووی مادی و لە ڕووی معنەویشەوە. و پێویستت بەوە نییە کە چاولێکەری بکەیت لەگەڵ کەسێکە کە لەوانەیە لە ڕووی بەهاکانەوە، لە ڕووی خوێنەواریەوە، لە ڕووی توانا و زیرەکیەوە زۆر لە دوای تۆ بێت. ئەکرێت تۆ لە ڕێگەیەکی باشتر و گونجاوتر زۆر باش بەرەو پێشتر بڕۆیت. بوونی هەر جەنگێکە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە، ئایا ئەوەی کە لە ڕۆژاوا ئەگوزارێت، ئەوەی کە لە غەزە ئەگوزارێت، ئەوەی کە لە هەر شوێنێکە ئەگوزارێت و کە قوربانیانی دەرەجەیەک لەوانەیە مناڵان و لەوانەیە ژنان و بێگومان پیاوان و هەرزەکە گەنجانیش کە خۆیان بەشێکن لە جەنگەکە ئەبن بە قوربانی. ڕزگاربووانی ئەم حاڵەتانە بێگومان بە دۆخێکی دەرونینە ئارام و تووندا تێ ئەپەڕن، ئەکرێت بەشێکیان نیشانەکانی تەنگەژەی دەرونی پاش زەبرتیاندا ڕووبات، نیشانەکانی دڵەڕاوکێ، خەمۆکی، حەز بە زەمبێکی زۆر بەوەی کە ئەمان ژیان و بەڵام خەڵکێکی زۆر لە دوای ئەمانە نەژیە. بێگومان ئەو ژن و کچانەی کە تووشی دەستدرێژی ئەبنەوانی ئەمە زامێکی زۆر قوڵە لە ناو جەستە و دەرونیانە ئەمێنێتەوانەیە کە لەوانێت تا کۆتایی ژیانیان پێوەی بناڵێنن. بۆیە دەرەنجامەکانی جەنگ دەرەنجامی قورسن. بێگومان ئەو کەسانی کە جەنگەکەن گوێی پێنادەن و بەردەوام ئەوەی کە کەمترین گوێ پێدانی پێ بکرێ لەلایەن ئەو خەڵکانەی کە جەنگ ئەەکەن ژنان و کچان و مناڵانن و هەندێک جار خۆیان بە تایبەت ئەیانکەن بە تارگێت بۆ لە ناوبردنی گیانی معنەوی و ڕوحی ئەو کەسانی کە پیان ئەڵێن ڕژنەکانیان یا کە جەنگ ئەەکەن بەرامبەریان. بۆیە گرنگە وەکو کۆمەڵگا گرنگی بەم خەڵکانە بین، گرنگی بە مناڵان بین، گرنگی بە ژنان و کچانی ڕزگار بوو بدرێ، یارمەتیان بدرێ کە بێنەوە سەر ژیانێکی تا ڕادەیەکە ئاسایی و بتوانن هەڵ بکەن لەو دۆخەی کە لە بەدوای جەنگەکەتی ئەپەڕێن. ئەوەی کە نمونێکی ئاشکرایە کچان و ژنانی یەزیدین کە بەر ئەم دەستدرێژی جەستەی و دەرونی و سێکشواڵی زۆر کەوتن و کە ناڕەحەتێکی زۆریان چەش لەمڕۆ، بەڵام بێجگە لەوان لە کەمینەکان لە قەومیەت و نەتەوەکانی تریش کە بەر هێرشی داعش کەوتن و لە دوای هێرشی ڕزگاربوونی دوای داعشیش حاڵەتی وا زۆر هەبووە کە لە کچان و گەنجان کە تووشی دەستدرێژی بوون و دەستدرێژیان بەرامبەر کراوە. بەڵام ئەبێ ئەوەشمان بیر بێت کە نەک تەنهاش کچان و ژنان، کوڕانی گەنجیش بەشێک لە کوڕانی گەنج بەڵام بە تاڕادەیەکی زۆر کەمتر لە کچان و ژنان تووشی ئەم جۆرە دەستدرێژیانە بوون لە کاتی جەنگا و بە زامەکەیەوە ئەناڵێنن. ئەوەی کە گرنگە بیزانین ئەوەی ئێمە پێویستمان بە هۆشیاری نەتەوەی هەیە دەربارەی ئەو گرفت و قورسایانی کە ژنان و کچان ڕوبەڕووی ئەبنەوە و گەنجانیش بە شێوەیەکی گشتیتر ڕوبەڕووی ئەبنەوە لە کاتی جەنگە، جا جەنگەکە جەنگی ڕاستەوخۆ بێ یا جەنگێکی دەرونی و هێرشێکی دەرونی و سیاسی بێت. بۆیە گرنگە وەکو نەتەوە کار لەسەر هۆشیاری دەرونی بکەین، کار لەسەر ئەوە بکەین کە شلگیریمان زۆرتر بێ، کە یارمەتی و کەسانە بین کە بە دۆخێکی ناهەموارە تێ ئەپڕێن و بۆ ئەوەی بە باشترین شێوە بێنەوە سەر ژیانێکی ئاسایی و کە ژیانیان بە شێوەیەکی باشتر تێپەڕێن و بتوانن تێکەڵاوی کۆمەڵگا ببنەوە.